ماوەی 2 هەفتەیە پارتی و یەکێتی مانۆڕێکی سیاسی نوێیان دەست پێ کردووە بۆ سەردانیکردنی لایەنە سیاسیەکان و لامیانەی سەردانەکانیشیاندا گلەی و گازندەکانی لە یەکتری بۆ لایەنەکان باز دەکەن. دیمەنەکە بۆ جۆرەیە کە ناکۆکەکانی نێوان هەردوو هێزەکە بەیەکەوە حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن لە پەرەسەندنی زیاتردایە. یەکێتی هۆشداری داوا لەوەی ناتوانن بەم جۆرە بەردەوام بن لە شەڕاکەتی پارتی و بژاردەی کشانەوەیان لە حکومەت خستۆتە بەرباز. پارتیش پێداگری لە حکومەتی سەرتاسەری دەکات، دەشڵێت گوێمان لێنە بۆ یەکێتی باسی کشانەوە بکات. بە هیچ زۆرێک ئەو قسانەی کە باز دەکرێت حکومەت جیاوازی دەکات لە نێوان شوێنێک لەگە شوێنێکتر بە هیچ زۆرێک ئەو شتا لە خەیاڵ و لە استراتیزیەت و لە بەرنامەی حکومەتی هەرێمی کوردستان نییە. حکومەت تاکڕەوانە ئیش ناکە، بەڵکو حکومەت بە یەک چاو تەماشای هەموو کوردستان دەکات. حکومەت جیاوازی لە نێوان شارەکان ناکە، بەڵکو حکومەت بە یەکسانی تەماشای هەموو شار و شارۆچکەکان دەکات. بەڵام حەقیقەتەکەیە بەڕاستی ئەویش ئەوەیە ئەو حکومەتە مادەم بە یەکسانی تەماشای هەموو لایەکان دەکات پێویستە بە یەکسانیش ئاگای لە داهات و خەرجی هەموو پارێزگایەکان بی. لا لێدوانێکی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریەوە ئەو بەڕوونی دەرکەوت کە ناکۆکەکانی پارتی و یەکێتی تەنها لەسەر پارەیە، بۆیە وەکو خۆی دەڵێت ئێمەش داوامان کردووە بەڕێکاری پەرلەمانی لیژنەیەک پێک بهێنرێت و داهاتەکانی ناوەخۆ و نەوت و باز لەسەر زەم شار و ناوچەکانی هەرێم ڕوون بکرێتەوە. پێشنیارمان وایە بۆ ئەم قەزیەوە بۆ دەرخستنی ئەم بابەتانە بە تایبەتی کێشەی داهات کە بۆتە کێشێکی گەورە وردە کێشەی سیاسی و قەزیە حکومڕانی و کاژێڕەکەشی بۆ دای خۆی داهێناوە. ئێمە پێشنیارمان وایە کە لیژنەیەکی پەرلەمانی پێکات بێت لە هەموو فراکسیۆنە جیاوازەکان بە دواداچوونی ورد و لێکۆڵینی ورد سەبارەت بە داهات کە ئێمە زۆر زیاد داواشمان کردووە سەبارەت بە داهاتی ناوخۆ، داهاتی خاڵە سووریەکان و داهاتی نەوت هەموو شوێنەکان بەڕاستی بە دواداچوونێکی ورد و لێکۆڵینێکی ورد بکە و راپۆرتێکی زۆر ورد لەو بارەوە ئامادە بکە و پێشکەشی لایەنی پەیوەندیداری بکە و ئەگەر پێویستیش بێ بەڕاستی بۆ ڕای گشتیبی خاتەر و زۆرزار و لە زۆر قۆناغدا ناکۆکەکانی پارتی و یەکێتی زەق دەبنەوە، بەڵام ئەو کاتەی لەسەر پارە و داهات و بەرژەوەندی هاوبەشەکان دەگەنە ڕێکەوتن ڕاستەوخۆ تارمایی ناکۆکەکان دەڕەوێتەوە و کۆبوونەوەکانیشیان پڕ دەبێت لە قاقا و پێکەنین. ئەمەش پیشانی دەدات توندبوونەوەی ململانەکان و ئاسایی بوونەوەیان پەیوەندیدارە بە ڕادەی تەحقیقبوونی بەرژەوەندی حیزبیەکان و لاسەروی هەمووشیانەوە دابەشکردنی کێکەکەیە لە نێوان هەردوولادا. سەیری بەرژەوەندیەکانی ئێستای هەردوو پارتی دەسەڵاتدار بکەین بەتایبەت کە ئێستا پرسی نەوتە یاخود سامانێ سروشتی لە هەرێمی کوردستان سیر دەکەی هەردوو پارتی دەسەڵاتدار کە بە جۆرێک لە جۆرەکان خۆرخی سەرۆت و سامانی هەرێمی کوردستانیان کردووە. پێم وانێ بتوان بە شێوەیەکی وە ئاسان کێشە و گرفتەکانیان بگەینە ئاستێک کە هەڕەشە لە بەرژەوەندیەکانیان بکە. بەرژەوەندیەکانیان لەبەر هەر شتێک لەبەر چاو گرتووە کە شتێک نەکەن کە بەرژەوەندەکانم بکەتە ژێر مەترسیەوە. لەو کاتەی پەیوەندیەکان بەیەکەوە ئاسایی و بەرژەوەندەکانیان پارێزراوە، یەکێتی و پارتی پشت لە لایەنە سیاسەکانی دیکە و ڕای گشتی خەڵکی کوردستانیش دەکەن. کاتێکیش لەسەر کێکەکە پەیوەندەکانیان ئاڵۆز دەبێت گلەی و گازندە و بۆڵەکانیان لە یەکتر دەهێننە سەرخوانی لایەنەکانی دیکە و لەوێوە یەکتی تۆمەتبار دەکەن. هەر ئەمەش متمانەی ئەو دوو هێزەی لای خەڵک و لایەنە سیاسەکانیش بەرەو لاوازی گەورە بردووە.